دەنگدا بۆی کە سەرکەوتوو بین بۆ پەرلەمانی عێراق گەری کوردمان سەربەخۆ بێت دایم ئامادەن بۆ ئەوەی کە دەنگ بدەین بۆی کە سەربەخۆ بین بە سەربەرزی بژین. من بۆیە دەنگمدا خەونی سەربەخۆیی بێتە دی چی دیدی کە خەڵکمان داگیر نەکرد. ئێمە ئێستا بڕکاتین ئامادەین بۆ لەستێککە خۆمان دەمانێت دەنگی پێ بدەین ئێمە ژیانی خۆمان بەقت دەکەیانی لە پێناو خاچی کوردستان و ئامادەشین دەنگ بدەین بە میلەتەکەی خۆمان کە دەرسێ لە عێراقدا و سەرکەوێت. ئەبروکە ئۆزۆری مادەنگی خوددا ئەس هیویت کەم ئەف دەنگە بەلاش نەچن ئەوێت ئەم فرێت کەینە بەغدا ئەس هیویت کەم بەرەڤانیش مۆفێت مەفیان نەشتی جۆر بدێت بیتە تیرێک و ناوچۆڤێت دژمنی و ئەس هیویت کەم دەنگی مە بەلۆژی نەچیتن جۆرە سەریەکی یعنی ئەوێت مە دەنگی خودۆیە بلا بەرچۆ فایدێن کۆمە بووچی دەنگی خودۆی کۆ دەچنەوێت دیچکە. بەلەڤرە دەنگدانە پشیوەکی گەلێکی جۆن و ئۆرام پڕێڤە چوو و پشیوەکی گەلێکی بۆشبی کۆمیسیۆنێ مەدەنگی خۆ بۆزادە نەدا دەستگوتێم نایە هەمی تاتی نەڤێرێ و مەدەنگی خۆدا بۆ ڕۆژە جمهوریشی ئەم چی نەوێرێت ئەرکی خۆدا چین واجبێ خۆ بگێت. ئەمڕۆکە هاتم بۆ بنکەیەک لە بنکەکانی دەنگمدا بە کورد بۆ ئەوەی کەوا کورد بتوانێت بچێتە بەغدا و سەرکەوتی بێ وەکو هەمیشە سەرکەوتووە لە 100 ئەمە لە هەر هەمووی گرنگترە بێتگە لە ڕێفراندۆمەکە گرنگتر بوو بەڵام ئەمەش هەر گرنگ. ئەو دەنگە لەبۆ کورد زۆر مهمە مەجبورین دەنگ بدەین بۆ کورد بستە بەغدا بە هێزێکی بەقووەتەوە و مافی کورد بستێنین زۆر گرنگە بۆ کوردستان بۆ عێراق لەبەرەوەی دەنگی ئێمەش مهمە.